بەهۆی دواکەوتن و وەرنەگرتنی موچەکانیان لە سنووری ئیدارەی ڕاپەڕینیش مامۆستایانی ناڕازی بایکۆتیان ڕاگەیان. ئەندامێکی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی دەڵێت شتێک نەماوە بە ناوی حکوومەتی هەرێم و دەسەڵاتداران شکستیان هێناوە لە ئیدارەدانی ئەم هەرێمە تەنانەت ناتوانن موچەش دابەش بکەن. داوا لەسەر جە مامۆستایان و فەرمانبەرانی سنووری ئیدارەی ڕاپەڕین دەکەین کە هاو هەڵوێز من لەگەڵمان بایکۆتی دەوامی خۆیان بکەن. وەکو سیستەمی حکومڕانی شتێک نەماوە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان شکستێنەوە، تەنها ماوە ئاش بەتاڵ ڕابگەێنن ئەگەرنا شتێک نەماوە بە ناوی حکوومەت یان سیستەم و دامەزراوە. بەدڵنیاییەوە ئەوانە ناتوانن ینی بە دوو مانگ داهاتی ناوخۆ ئەو هەموو داهاتێک کە هەیە موچەی فەرمانبەران دابین بکەن کەواتە حکوومەتێک ناتوانێت موچەی فەرمانبەران ببێ بە کێشەی سەرەکی حکوومەت بەڕاستی ئەوە هەڵوەشانەوەی حکوومەت. مامۆستایانی ناڕازی ڕاپەڕین بڕیاری ئەوەیان داوە لە دەستپێکی خوێندندا بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکەن. پێیان وایە نەناردنی پارە لە بەغداوە تەنیا پاساوە بۆ حکوومەتی هەرێم تا موچە نەدات، گەرنا ئەو کاتەش کە دەسەڵاتدارانی هەرێم ئابووری سربەخۆیان هەبووە دەیان موچەی مامۆستا و فەرمانبەرانیان خواردووە. 10 ساڵە ئەوان ئابووری سەر بخۆیان ڕاگەیاندە، 10 ساڵە ئەوان نەوت ئەفرۆشن لە کاتێک دەسە پاساوێنەگە نەوتمان بفرۆشت بایە موچەمان پێدابین دابین دەکرا. بەڵام ئێستا هەر مامۆستایەک لەو مامۆستانی کە دەوام دەکات نزیکەی 35 تا 40 میلیۆن لای حکوومەتی هەرێمە ئەو کاتێک ئابووری سەر ئەو کاتێک کە ئابووری سەر بخۆیان هەبوو، ئەو کاتێک کە نەوتیانە فرۆشت و بەغدا بەلایانوە نەدەهات. پێم وایە پاساوێکە ئەوانە بەرژەوەندی حیزبیان پاشگوێ ئەخرێنێک بەرژەوەندی فەرمانبەران لە هەرێمی کوردستان دەسی 2 ساڵە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەدڵنیاییەوە ڕەنگێکی باشە نەڕۆشتووە، بەڵکو ساڵ لە دوای ساڵ ستەم و نادیادیەکان زیاتر و زۆرتر و قەیرانەکان قوڵتر و فراوانتر دەبن. بۆیە بابەتی بایکۆت یاخود دەنجی ناڕەزایی دەبێ سەرجەم چینی توێژەکان بگرێتەوە و سەرجەم فەرمانبەرانی دیکە بگرێتەوە جگە لە مامۆستایان، چونکە ئەوەی کە هەر مامۆستانیە بەڕاستی کە قۆڵی بڕاو و گیرفانی خەڵتاکێنراوە. فەرمانبەرانی مافکراو پێشتریش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی ڕایان گەیاندبوو لەگەڵ زەنگی ساڵی خوێندندا ئەوانیش زەنگی بایکۆت لێدەدەن و ناچنە هۆڵەکانی خوێندنەوە. ئەمەش بەهۆی خەمساردی دەسەڵاتدارانی هەرێم لە ئاست ژیان و گوزەرانی خەڵک و دابەژنەکردنی موچەی مانگانە کە مافێکی ئاسایی و یاسایی فەرمانبەرانە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.